مادە هۆشبەر و جۆرە جیاوازەکانی لە کوردستان بوونەتە هەڕەشەیەکی جددی و مەترسیدار بە تایبەت لەسەر چینی گەنجان و تازە پێگەیشتووان. تەنها لە 3 ڕۆژدا لە کوردستان توانراوە 101 کیلۆگرام حەبی بێهۆشکەر و 5 کیلۆ لە جۆری کریستاڵ و 600 گرام هێرۆین و 308 گرام تریاک دەستی بەسەردا بگیرێت. لەو چوارچێوەیەشدا 5 کەسکەوە بازرگانیان بۆ مادە هۆشبەرانەوە دەکرد دەستگیر کراون. دوای کۆکردنەوەی زانیاری ورد و وەرگرتنی فەرمانی بەڕێز دادوەری ئاسایش لە شاری هەولێر و دهۆک لە بەروارەکانی 27 و 28 و 29 هەشتی 2023 توانرا بڕی 101 کیلۆگرام حەبی هۆشبەر لە جۆری کەپتاگۆن و 5 کیلۆگرام و نیو مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و 600 گرام مادەی هۆشبەر لە جۆری هێرۆین لەگەڵ بڕی 380 گرام مادەی هۆشبەر لە جۆری تریاک لەگەڵ 5 ئامێری قمارکردن دەستی بەسەردا بگیرێت. لەم 3 ساڵێکیەدا توانرا 5 کەس دەستگیر بکرێن کە بەکاری بازرگانی و بەو مادانە گڵاون و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. کۆمەڵناسان لەبارەی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان باس لەوە دەکەن نەمانی پەیوەندی تونند و تۆڵی خێزانی و دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاین هۆکاری سەرەکین لە بڵاوبوونەوەی مەترسیەکانیش نێو قوتابخانەکان و کافتریاکانەوە بەڕوونی هەستی پێ دەکرێت. مادەکە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە بەداخەوەمە هۆکارمان زۆرە هۆکاری خێزانیمانەیە هۆکاری پەروەردەییمانەیە ئەم هۆکارە خێزانی پەروەردەیانە وای کردووە کە خێزان ئاگای لە مناڵ و لە تاکی خۆی نەبێت لە هەمان کاتە هۆکاری تریشمانی هۆکاری ئاینی کە دوورکەوتنەوەمان لە ئاین تاک خودی خۆی و خێزان بەگشتی لە پەروەردەکردنی تاکە وای کردووە کە ئێمە دوورکەوینەوە لە ئاین بەداخەوە بینی ئێستا لە زۆربەی شوێنەکانە خاستن ئەو کافتریا و شوێنانەی کە کراونەتەوە ئەم مادەیە تێکەڵاو بەو بابەتانەکرێ و حاڵەتی نێرگەلێ و شتانەی لە بەرەوەی کە کابرا وای لەکە لە بەروی زۆرترین خەڵک سەردانی بکە خۆشی بکە بچێتەوە لای نازانێت لەو لاوە گەنجێکی داما و سەرگەردانەکە ماڵ کاولەکەی بە حاڵەتێ لەو حاڵەتانە کە تووشێ بێ بەداخەوە حاڵەتی ترمانەی ئێستا ڕێژەی ئافرەت زۆر لەم بابەتە ئەبیندێت و لە داتاکانە قسەی لەسەرەکرێ و لە قوتابخانەکانیشە بە هەمان شێواز ئەبینین کە ڕێژەیەکی بەرچاو لە گەنجان لە کچان و لە کوڕانمان ئەم نێرگە لە ئەلکترۆنیە و ئەم بابەتی جگەرە و ئەم بابەتی مادەی هۆشبەرە بەکارێنن. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە کوردستان بەکارهێنانی مادە هۆشبەرەکان تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیدایە بەراورد بە ساڵی ڕابردوو بەکارهێنەرانی ئافرەت بە ڕێژەی لە 100 زیادی کردووە.